حکوومەتی هەرێم لە پێناو کەمکردنەوەی ڕۆتین سەرجەم خزمەتگوزاریەکان بە ئەلکترۆنی دەکات و بە شێوەیەکی کردەیی ئەم پرۆژەیە دەستی پێکردووە. حکوومەتی هەرێم کار دەکات لە پێناو سەروەری یاسا بە شێوەیەکی کردەیی و ڕەخساندنی هەلی کار بە شێوەیەکی یەکسان بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان. سەبارەت بە ناوچە کوردستانیەکان پێشبەچوون و تێگەشتێکی باش هەیە. هاوکاری و هەماهەنگی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە ئەم ناوچانە لە ئارادایە، هەروەها هەردوو لا کۆکن لەسەر کۆمەڵی بابەت و هەنگاوی کردەی لەم بارەوە نراون. هەر لەم چوارچێوەیەدا لیژنەی تایبەت بەم دۆسەیە پێکهێنراوە بە بەسی چارەسەرکردنی کێشە هەڵبژێردراوەکان و بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 7 لە 30/7/2019 چەند لیژنەیەکی تەکنیکی دروست کراون بۆ چارەسەرکردنی سەرجەم بابەتەکان و چارەسەرکردنیان. ئەم گفتوگۆیانە زەمینەسازی یاسایی و سیاسی بۆ کراوە و لە کەشێکی زۆر ئیجابی باس لەو بابەتانە کران. هەردوو لا ڕێک کەوتون لەسەر دانانی میکانیزمی کردەیی بۆ لێکۆڵینەوە و ئامادەکردنی وزەکاریەکان بۆ پرسە هەڵبژێردراوەکان لە ڕێگای پێکێنانی چەند لیژنەیەکی تایبەتمەندی تەکنیکی لە وەزارەتە پەیوەنددارەکان لەژێر چاودێری لیژنەی باڵای هاوبەش. حکوومەتی هەرێم دیسان تەکید دەکاتەوە لەسەرەوەی کە دەستور ببێتە بنەمای چارەسەرکردنی سەرجەم کێشە هەڵبژێردراوەکان و زامنکردنی مافە دەستوریەکان هەرێمی کوردستان و هاوڵاتیەکانی.